ئەو لێکتێگەیشتن یان ڕێکەوتنەی نێوان حکوومەتی ماوە بەسەرچوو حکوومەتی فیدراڵ لە دۆسەی نەوت و داهاتی نێوخۆ بەرامبەر موچە ئەنجامیان داوە بە چەند ڕێکار و لیژنەیەک جێبەجێ دەکرێت. بە پێی زانیاریەکان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد 4 لیژنە پێک دێنرێت. جێبەجێکردنی ڕێکەوتنەکەش بە پێدانی موچەی مانگی ئایار دەست پێ دەکات. ئەویش پاشەوەی یەکەم 230,000 بەرمیل نەوت لە بەندەری جەیان ڕادەستی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق ناسرا و بە سۆمۆ کرا. لیژنەکانی ڕێکەوتنەکە پێک دێن لە: یەکەم، لیژنەی زانینی پێویستی بۆ ناوخۆی هەرێم بە سوتەمەنی. دووەم، لیژنەی وردبینی داهاتی نێوخۆ. سێەم، لیژنەی تەواوکردنی بە بانکیکردنی موچە تەوتین. چوارەم، لیژنەی بۆ چارەسەری کێشەی تەواوبوونی پشکی هەرێم لە بودجەی گشتی. ئەم 4 لیژنەیە پێویستە لە 2 هەفتەدا کارەکانیان تەواو بکەن و بە مەبەستی بڕیاردان راپۆرت پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بکەن. لیژنەکان و کارەکانیان: یەکەم، لیژنەیەک لە وەزارەتی نەوتی فیدراڵ و سامانە سروشتیەکانی هەرێم بۆ دیاریکردنی پێداویستی نێوخۆیی هەرێم بە سوتەمەنی پاڵپشتی کراو لە بەنزین و نەوت پێک دێت. دووەم، لیژنەیەکی هاوبەش لە هەردوو دیوانی چاودێری دارایی و فیدراڵ و هەرێم پێک دێت کە وردبینی لە داهاتە نانەوتیە فیدراڵیەکان دەکات و بەپێی تەرازووی پێداچوونەوەی پشکی حکوومەتی فیدراڵ لە داهاتی نانەوتی دیاری دەکات. چونکە 120 ملیارەکە بە خەمڵاندن بۆ مانگی ئایاردان نراوە. بۆ مانگەکانی دواتر ئەم لیژنە دیاری دەکات چەند داهاتی ناونەوتی فیدراڵیە و پێویستە بگەڕێنرێتەوە. لیژنەی سێەم لە هەردوو حکوومەت پێک دێنرێت بۆ تەواوکردنی پرۆسەی تەوتین. نابێت ماوەکەی لە 3 مانگ تێپەڕێت، دواتر موچە تەنیا بە تەوتین دەدرێت. چوارەم، لیژنەی چوارەم و کۆتایی لە وەزارەتی دارایی فیدراڵ بە هاوکاری چاودێری دارایی فیدراڵ و هاوبەشی لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری و چاودێری دارایی هەرێم پێک دێت. ئەم لیژنەیە مەبەستی دیاریکردنی پشکی هەرێمە لە بودجەی 3 ساڵی 2023 و 2024 و 2025 بەپێی خەرجی کردداری و چارەسەرکردنی ئەو تێپەڕاندنە دەکات کە لەسەر تەنخانکراوی دارایی هەرێم هەیە. جگە لەم 4 لیژنەیە لیژنەیەکی هاوبەش لە نێوان هەردوو لا هەیە بە ناوی پێوەر و پێوانە، القیاس والمعیار. هەر زیادەیەک لە بەرەمێنان هەبوو لە دەرەوەی 280,000 بەرمیل ڕادەستی ئەم لیژنە دەکرێت.